خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ لە بەرنمەیەکی تایبەتی پانۆرامادا لە ناوەندی ئیدارەی گەرمیان لە قەزای کەلارین لە قەڵای شێروانە لە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لا سێ بڕیاری یاسایی جیادە هەوڵی داوە ژمارەیەک زەوی بەسەر کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی بەبێ جیاوازی هێزولایەنە سیاسەکان دابش بکرێت لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیش کۆمەڵێک لە ڕێکارە یاساییەکان تەواو کراون بە هاوکاری وەزارەتی کشتتوکاڵ و وەزیری کشتتوکاڵ لە چەند ڕۆژی ڕابردوودا دوای ئەوەی لە قەزای کەلار ژمارەیەک پارچە زەوی بەسەر کەسوکاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی دابش کرا کە تەکمیلەی ئەو بڕیارەیە نیگەرانی وەزارەتی شارەوانی لێکەوتەوە ئەم ئێوارێکی ئێمە لە کەلار بووین بەشێک لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان ئەوەیان باس کرد کە ئەوان هێندە نیگەرانی ئەوە نین ئاخۆ پارچە زەویەکە وەرەگرن کە ئەوە مافێکی خۆیانە بەڵام نیگەرانی ئەوەن ئەو حکوومەتەی بە خوێن و خەبات و قوربانیدانی گەرمیان و ئەنفال و شەهیدان دروست بووە وەزیرێک و وەزارەتێک نیگەران بێ لەوەی کە کەسوکاری سەربەرزی شەهیدان پارچە زەویەک وەربگرێت ئەوان باسییان لەوە کرد ئێمە چاوەڕوان بووین کە لەم سات و کاتانەدا کە نزیک لە یادی ئەنفالە تەواوی خزمەت گوزاریەکان پێشکەش بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و تێکۆشەرانی ئەم وڵاتە بکرایە کەچی گوێمان لە دەنجی نامەوە بێت کە دژایەتی وەرگرتنی پارچە زەویەکەکات ئەم شەو لەگەڵ ژمارەیەک بەرپرسی داری دەڤەری گەرمیان ژمارەیەک لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان لە جوتیارە بەڕێزەکان لە زیندانیانی سیاسی گفتوگۆی ئەو بابەتەکەین بزانین ڕێکارە یاساییەکانی چی بووە ئایان پرسە پرسێکی حزبی بووە بەرپرسەکە بەرپرسێکی حزبی بوو یاخو بەرپرسێکی باڵای حکومی بووە هەموو ئەوانە ئەم شەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەریەک لا بەڕێزان بەڕێز جەلال نووری سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان بەخێربەی کاک جەلال هەروەها بەڕێز بارزان کەریم بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی گەرمیان بەخێربەی کاک بەرزان هەروەها بەڕێز جەبار عومەر بەڕێوەبەری گشتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی گەرمیان بەخێربەی کاک جەبار هەروەها بەڕێز ئەکرەم ساڵح سەرۆکی شارەوانی کەلار لەگەڵ ژمارەیەک لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی و واروها جوتیارانیش سپاس بۆ هەمووتان کاک جەلال ئەمێ باسی پرۆسە یاساییەکەم بۆ بکەیت لە چێوەیەوە هەنگاوتانان بڕیارەکەەوە لە کوێوە بۆتان هات نایاساییبوونی ئەم بڕیارە لەکوێیە دەستان خۆش لە ڕاستی ئەمە لە ئیدارەی گەرمیان یان گەرمیانەکان و بە هەموو موئەسساتی حکوومەتەوە لەگەڵ کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان زیندانیانی سیاسی ڕاگیراوانی ڕزگاربووی شاڵاوی ئەنفال لە دەشتەکانی عەرعەر و شوێنە بیابانەکانی خواروی عێراق تووشی شۆک هاتین لەوەی کە وەزارەتی شارەوانی لە بەیاننامەیەکە باسیەوە دەکات کە پێدانی زەوی بەم شەهیدانە بەوارز شەیدەکان بەم بەڕێزانەی کە ڕاگیراوی سیاسین ڕزگاربووی شاڵاوی ئەنفالن نایاساییە ئەمە من دەمەوێت ئەوە بڵێم چێ نایاسایەکی تایە ئەگەر بەڕێزان با سەیری بڕیارەکان و فەرمانەکان بکەن بەڕێز جێگری سەرۆکوەزیران کاقوبا تاڵەبانی بە سپاسەوە وەکو خەمخۆرێکی کەسوکاری ئەنفالکراوەکان شەهیدان هەموو چین و توێژەکان لە چەند بڕیارێکدا ژمارەیەک زەوی بۆ پارێزگەکانی هەرێمی کوردستان و ئیدارە سەربەخۆکانی دەرکردووە ئەمە مافی سەرەتایی هەموو وارسی شەهیدەکە مافی سەرەتایی هەموو زیندانێکی سیاسی و ڕزگاربووی شاڵاوی ئەنفالە ئێمە چاوەڕێی ئەومانە کرد لە سەروبەندی تەعزیەی گەرمیانەکان لە سەروبەندی ئەو کۆستە گەورەی بکە بەسەر گەرمیانەکان هاتووە کە دوو ڕۆژی ئایندە چینە ناو چواردەی چوارەوە کە ڕۆژێکی تاڵە لە مێژی کووردا و بەتابەتی لە گەرمیانەکان دەبوو بەداخەوە وەزارەتی شارەوانی مژدەی ئەوەی بدایە بە خەڵکی گەرمیانەکان کە خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە ئەم بەڕێزانە بکات نە بەنایاسایی بەنایاسایی بوونی ئەو بڕیارە لەلایەن وەزارەتی شارەوانیەوە بە هەمومانەوە ئیدانەیەکەین لەبەرەوەی بەڕێز جێگری سەرۆکوەزیران کاقوبا تاڵەبانی بە پێی دەسەڵاتی خۆی و بە پێی مادەی 6 لە یاسای ژمارە 11 ساڵی 2011
یاسای امتیازات و مافی زندانیانی سیاسی و ڕاگیراوانی سیاسی پارچەزەوی بەخشیوەتە ئەو بەڕێزانەی کە بە سادەترین مافی خۆیان دەزانین. ئاخۆ بێنە بەرچاوی خۆت ئەگەر ڕزگاربوویەکی شاڵاوی ئەنفال، ئەگەر کەسوکارێکی شەیدان و چەندین ساڵە چاوەڕێی ئەو مافەی خۆیەکە و ئێستا پێی نەدرێت و لە 2010ەوە فەرمانی بۆ دەرچووە بە جێبەجێکردنی ڕێکارەکان. خۆ ئێمە ئەتوانین بڵێن ئەگەر نایاساییە بۆ لە ساڵی 2010 تەنها ئێمە توانیمان لە قەزای کفری و لە ناحەی ڕزگاری زەویەکان دابشکەین. بۆ زەویەکانی قەزای کەلار دابش نەکرا لەبەر تەواوکردنی ڕێکاری یاساییەکان بۆ بەو فەرمانەی کە بەڕێزیان دەریان کردووە لە هەردوو شاری کەلار و ببرە ڕزگاری و کفری زەویەکان دابشکرا لە بەرەوەی لەوێ زەوی ئیفرازکراو هەبوو. کێشەیەکی ترمان هەبوو کە لە ڕاستیە شارەوانی کەلار زەوی نەبوو بۆ بەرژەوەندی خۆی بەکاری بێنێ واتە زەویەکانی کشت و کاڵی بوو. دیسان جارێکی تر کاگومێت قوباد ئومێدی بەخشیەوە ئەو خەڵکە کە 600 وابزانم هەژدە دوێنم زەوی کشت و کاڵی بۆ شارەوانی کوژایەوە واتە ئەتفا کراوە. ئەمە هەمووی بە ڕێکاری یاسایی هەمووی بە ڕێکاری یاسایی ڕۆیشتووە. هەمووی ئەوانە نووسراو هەیە و حەز دەکەم ئەوە بڵێم ئەو بەڕێزە جوتیارانن کە لێرن کە زەویەکانان ئێتفا کراوە و لە نووسراوی 2015 وەزیری شارەوانی پێشووتر هەیە ئەڵێ زەوی بۆ شارەوانی بکشێنەوە بۆ ئەوەی دابش بکرێ بەسەر چین و توێژەکانە لەسەر شەیدانە ئەوە نووسراوەکانی وەزارەتی شارەوانی خۆی هەیە. بەداخەوە دوای ماوەیەکی دوور و درێژ و چاوەڕانەیەکی زۆری ئەم بەڕێزانە فەرمانەکە لە 2010 دەرچوو و لە 2021 بەشێکی چۆ جێبەجێکردنەوە. لە پێنجشەمەی ڕابردوو ئێمە ژمارەکانمان دایە ئەو بەڕێزانەی کە مافی سوودمەند بوونیان هەیە لە هەمان کاتە ژمارەیەکی کەش هەیە کە مافیانە بێت. بەڵام دەمەوێت ئەوە بڵێم چی بابەتێکی سیاسی هەیە فەرمونون بە بیخەنە ڕوو ئەگەر پرۆسەکە بە پێی یاسا بە پێی ڕێنمایەکان بەڕێوە چووە ئەگەر فەرمانەکان بە پێی یاسا بەڕێوە چووە وەوە نووسراوەکان هەیە هەمووی خراوەتە ڕوو و دەخرێتە ڕووش. ئەگەر لە پرۆسەیەکی شەفاف و جوان و ڕێک و پێکدا لە ئیدارەی گەرمیان بە ئامادەبوونی نوێنەری زندانیانی سیاسی کەسوکاری سەربەرزی شەهیدان نوێنەری ڕاگیراوانی ڕزگاربووی شاڵاوی ئەنفال لە پرۆسەیەکی جواندا بە ئامادەبوونی لیژنەیەک و بە ئامادەبوونی بەڕێز دادوەر بە چاودێری بەڕێزیان ئەندامی داواکاری گشتی و بە شێوەیەکی شەفافانە بە چاوی کامیراکانەوە قورعە کراوە بوو هەموو ئەو بەڕێزانەی کە ناویان لە لیستەکە هاتووەتەوە. لەگەڵەوەشدا ئێمە نەچوونەتە ناو ئەو بابەتەوە بڵین کێ لە فلان حزبە کێ لە فلان حزب نییە هەمووی بەڵام دەرکەوت و بینراوە یەک کەس نەبووە بێبەش بکرێت ئەگەر سەر بە هەر لایەنێک بێت بە خۆشحاڵیەوە لە هەر لایەنێک بووە بە پێی قورعەکە ڕاکێشراوە و ژمارەی خۆی وەرگرتووە جیاوازی نەکراوە لە نێوانی هیچ لایەنێکی سیاسی هیچ کەسێکە ئەسڵەن ئێمە وەکو ئیدارە ماف نادێن بە خۆمان جیاوازی لایەنی سیاسی بکەین بەڵکو بەعکسەوە ئەو وەزارەتی شارەوانیە باسی لایەنی سیاسی و نازانم ئەو جۆرە حزبێنە دێنێتە ئارەوە کە زۆر زۆری من نیگەرانین بەداخەوە دەبوو بەڕێزیان لەم چواردەی چوارە خزمەتگوزاری زیاتریان بۆ کەسوکاری شەهیدان و بۆ ئەنفارکراوەکان پێشکەش بکردایە. جەلال کاک بەرزان ئەو بڕیارە لە کوێ بە ئێوە گەیشت ئێوە چۆن داتان بەزان بۆ شارەوانی کەلار ینی یاساییبوونی ئەم بڕیارە بۆ بینەرەکانم شی بکەیتەوە. سپاس بۆ جەنابتان کاکزانە و سپاس بۆ دامەزراوەی میدیای کورسات دیارە لە ڕابردوو لە ئێستا لە ڕۆژانی ڕابردووە لەسەر هێڵ بوون لەگەڵ ئێمە لە تیر و پشکی دابشکردنی زەوی هەم لە شاری کەلارەوە هەم ساڵی 2009 بە دیاری کراوی لە هەردوو سەرۆکاتی شارەوانی کفری و ڕزگاری و سوپاس بۆ پشو درێژی زیندانیانی سیاسی کە ئەو ماوە درێژە لە 2010 تاوەکو ئێستا بە دیاری ئەمەوە ڕاوەستان تاوەکو زەویەکانن بۆ دابش بکەین و بۆ جوتیارانی کەلار کە زەویەکانیان براوەتەوە تاوەکو ئێستا قەرەبوو نەکراوەتەوە. دیار ئەم پرۆسەیەکی بەردەوام بووە لە ساڵی 2019 بە دیاریکراوی لە
1970 2009 لە هەردوو سەرۆکایەتی شارەوانی کفری و سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری دابش کراوە و لە سەرۆکایەتی شارەوانی کفری ژمارەکان لە ژمارەی هەواییوە کراوە بە ژمارەی تۆمار و خەڵک ژمارەی تۆماری وەرگرتووە و لە ڕۆژانی داهاتوە لە سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری ژمارەی تۆمار وەرەگرن و خەڵک دەبێ بە خاوەنی ژمارەی تاپۆی خۆی و ئەم بڕیارە کە بە ئێمە گەیشتووە بە 3 نووسرا و بە 3 فرمان کە بەڕێز جەنابی کاقوباد لە 22/2018 واژۆی کردووە کە ئەو کاتە بۆ ماوەیەکی دیاریکرا و بە وەکالە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بووە بە هەر سێ بڕیاری 867 868 869 واژۆی لەسەر کردووە گشتاندنی بۆ کراوە بۆ بێگومان بۆ وەزارەتی شارەوانیش کراوە. ئێمە لە ڕێگەی ئیدارەی گەرمیان پێمان گەیشتووە و ئیدارەی گەرمیان ئەو کات بە نووسرا و جەختیان لە دابشکردنی زەویەکان کردووە و ئێمە هەموو ڕێکارەکانی لە هەردوو سەرۆکایەتی شارەوانی کفری و ڕزگاری ڕێکارە یاسایەکانی بڕیە و زەویەکان دابش کراوە و ئەوەی کە سەرۆکایەتی شارەوانی کەلار دواتر کاکەکرام وەکو سەرۆکی شارەوانی کەلار مختصر قسە لەسەریەکە ئەوەی کە دواکەوت لە سەرۆکایەتی شارەوانی کەلار بوو بە دیاریکراوی لەبەرەوە زەوی پێویست لە بەردەسانە بوو زەویەکان ڕەگەزی کشت و کاڵی بوو و ئەم زەویانە کە ئێستا تیر و پشکی لەسەر کراوە دراوەتە زیندانیانی سیاسی شەهیدان بەرکەوتوانی ئەنفال بە دیاریکراوی ئەمە لە ساڵی 2010 ئەم کوژانەوەی ئەم زەویانە بینەوبەردەی بینی هەولێر و گەرمیانی پێکرد لە ڕاستیان لە ساڵی 2010 هەتاوەکو ئێستا هەوڵی کوژانەوەی ئەم زەویانە درێ و لاخیرا لە ساڵی 2020 قۆناغی کۆتایی بڕی لە کوژانەوە بۆ بەرژەوەندی سەرۆکایەتی شارەوانی کەلار و سەرۆکایەتی شارەوانی کەلار نەخشە و ئیفرازی بۆ ئامادەکردنەوە لە 8 2019 کە ڕۆژی پێنجشەممە ڕابردوو بوو لە پرۆسەیەکی تەواو شەفاف و یاسایی کە لیژنەیەکە بە ئەندامەتی لایەنە پەیوەندیدارەکان و بە حزوری ئەندامێکی داواکاری گشتی ڕاستەخۆ سەرپەرشتی تیر و پشکەکەی کردێ و ئێمە وەکو نمایندەکانی وەزارەتی شارەوانی لە گەرمیان بەندە وەکو بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی گەرمیان نموزەجی ئەوەمان نەکرد یان چاوەڕێ ئەوە بووین لە مەرجعی یاسایی و ئیداری خۆمان کە وەزارەتی شارەوانیە لە پای ماندووبوون و لە پای هیلاکبوونمان لەسەر دابشکردن و تیر و پشکردن و ئەو پرۆسانی کە تێپەڕیە لانی کەم دەستخۆشییان لێ بکردینایە من بۆ خۆم کاتێک زانیم کە ڕوونکردنەوەیەک لە وەزارەتەوە بڵاو بۆ تۆ باز لە نایاساییبوونی ئەم پرۆسەیەەکە بۆ خۆمان نەمانزانی نایاساییبوونەکەی لەکوێیە ئەمە پشکە لە مەقڕێکی حەزبی کرا لەکوێ کرا لە مؤسساتێکی حکوومەت کراوە لە هۆڵێکی پرسێکی حەزبی لەوێ بوو خۆ دەزانی دابشکاریە لە هەرێمی کوردستانە هەیە ئەمە ناشارێت بەستم ئەوە نیە ئێوە هەمووتان ئێستا کارمەندی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە باگراونتانێکی نیشتیمانی کوردستان بێگومان بەڵام بەرپرسی مەسەلەن لە پرسراوی مەڵبەند جێگری مەڵبەندێک مەسول کۆمیتەیەک نازام ئەوانە لەوێ هەبوو لە ئەوانە لەوێ هەبوونە واردە وەکو میوانێک داوت کراون لە ڕێگەی ئیدارەی گەرمیانەوە داوت کراون و بڕیارەکە لای ئەوانەوە بیان لای ئێوە بۆ لە شابەت بڕیارەکە لە لای شارەوانی بووە و بە تەنسیق لەگەڵ بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان و مؤسساتی ئیدارەی گەرمیانە بووە هیچ دەستێوەردانێکی حزبی نەبووە یان محەسەیەکی حزبی نەبووە لەم دابشکاریە یان لەم تیر و پشکا من نازانم بۆ ئەمە بپلکێت یان بپێچرێتەوە بە مەسایلی سیاسی یان بە باگراوندی سیاسی هیچ شتێکمان نموزەش نەکردووە هەر کەسێک وەکو بەڕێز لێپرسراوی مەڵبەند یان ئەندامێکی حەزب لەوێ بەشدار بووە ئاسایی بووە وەکو هەر پرۆسەیەکی تر لە شوێنانی ترەکرێ ئەمە ئاسایی بووە وەکو میوانی بەشدار بووە وەکو کاتێکی بۆ دیاری کراوە پیرۆزباییە لە کەسوکاری زیندانیانی سیاسی شەهید ئەنفال لەوانە بکە و دەستخۆشی لە جەنابی کاقوباد بکە ئەمە پێم وانیە ئەمە بمانباتۆ بە گرنگ بڕیارە یاسایەکە لای من بڕیارە یاسایەکە چوارچێوەیەکی یاسایی هەیە هیچ تەرەدودێکی یاسایی تێدانی زۆر باشە کاک جەبار ئەو لیستەی ئێوە داتان بە شارەوانیەکان ئەو لیستە چۆنچۆنی میکانیزمەکەی چۆنچۆنی بوو دیاریتان کرد چێکێتە چێ پارتیە خود بەپێی استحقاق بووە قانونیە بەڵێ سەرەتا ئەم کاتی ئێوە بینیارتان باش کاتی بەڕێز سەبارەت بە زەوی بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان وەفاکراوان بەپێی یاسای ژمارە 9 ساڵی 2007 مارکراو هەموو وارزی شەهیدێک
مافی ئەوەی هەیە کەوا پارچە زەویەک یاخود یەکێکی نیشەجیبوونی بۆ دابنی بکرێت سەبارەت بەو ناوانە ئێمە لە بەشی خزمەتگوزاری بەبێ جیاوازی ڕنگ و بەبێ جیاوازی شتێک ناوەکان دەنووسین بەرزی دەکەنەوە بۆ وەزارەتی بۆ ئەنجۆنی وەزیران بۆ ئەوەی فەرمانی بۆ دەربچێت سەبارەت بە ئەم ناوانەش کە دەرچووە ئێمە هیچ یاسایی هەموو یاساییە بەپێ یاسا کراوە و ناوەکانیش هیچ جیاوازێکی نەکراوە چی لە لای ئێمەوە چی لایەن وەزارەتەوە و ئەم بەیانامەش لەم کاتا دەرچووە بە ڕاستیەکەی جێگەی نیگەرانی ئێمە و کەسوکاری ئەفاکراوانە چونکم لەم مانگادا گەورەترین تاوان دش بە مراوەتی کراوە لە گەرمیانە لە مانگی چوار زۆرترین کەس مالی ئەنفار و بێسەرشوێن کراوە تاوکو ئێستش گۆڕەکانیان لە بیابانەکانی خواری و عێراقا ئەبواە ئەو بەڕێزە هەوڵی ئەوەی بدایە کەوا ئەم زەویانە کار ئاسانی بکات بۆ ئەوەی کەوا تاپۆ بکرێ بەنایەنەوە یاخود کێشە و گرفتێکیان چوو بەدەمیانمشەوە زۆر بەداخەوە لەم کاتەدا کە ئەم بەیانامە دەرکراوە. باشە کاک جەبار ئێوە هیچ لایەنێکی سیاسی فشاری لێوە کردی یاخود بە پێ و ناوانە بۆ کە لە بەردەستانەوە نەخێر ئێمە هیچ کەسێک کەسیان نەناردووە بەنامە هیچ لایەنێک بە هەموو حزبەکانەوە هیچ کەسێکیان بۆ لێمە نەناردووە ئێمە کەواتێک شەیدێک تۆمارە دەکرێت سەر بە هەرچی لایەنێکی سیاسی بێ ئێمە پێشتر ئاماژەم بەدا بە پێی ئەو یاسا ئێمە لەسەرمانە یەکێکی نیشتە جێبوون یاخود پارێزەوەیەکی بۆ دابین بکرین. باش ئەو کەسانەی زەویان وەرگتۆ لیستەکە لای ئێوە ڕۆیشتۆ بە پێ و زانیاریانەی هەتان بێکیت هەمویان خەڵکی ئەو دەڤەران تەنها کەسوکاری سەربەرزی شەهیدان کە لانگریەکێتی نیشتیمانی کوردستانن یاخود لانگری هێز و لایەنە سیاسەکانی تریشیتیایە ئێمە ئەوەی کە ناردوومانە چی بە شەیدانی سەنگەر و شەیدانی جینۆساد دەرفاکراوان هەموو لایەنەکانی تیا هەمە ڕەنگە کاگەکرم ئێوە شارەوانی کەلارن میکانیزمەکەتان چۆنچۆنی دەست پێ کرد کوژانەوەی زەوی کشت و کاڵەکان لەکوێوە دەست پێ کرد ناسایی بوونەکەی لەکوێ بوو یاساییەکەی لەکوێیە. بەڵێ سپاسانەکەم ئەم کاتەی ئێوە بینەران باش دیارە من سەرەتا بێ داوای لێبرن لە کەسوکاری زیندانیانی سیاسی شەیدان و ئەلفەلکراوان بکەم کە بۆ ماوەی 3 ساڵ پشوو درێژ بوون لەگەڵ ئێمە دواکەوتین لە دابشکردنی زەویەکانیان کە بەداخەوە ڕەنگێک بەشێک لەو کەسانەی کە مافی ئەویان هەبوو پارچە زەوی وەربگرن کۆچی دواییان کرد بێ لە چاوەڕوانی وەرگرتنی پارچە زەویەکانیان. دیارە ئێمە لە ساڵی 2010 کە بە فەرمانێکی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاقوبات ئەو کاتە بۆ ماوەیەک سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو بە وەکالەت ئەم بڕیارانە کە دەرچۆ بڕیارێکی یاساییە و بڕیارەکە وێنەی نێردراوە بۆ هەردوو وەزارەتی شارەوانی و وەزارەتی شەیدان بۆی ئەگەر ڕێکارێکشی ماوە ئەوە ئەرکی وەزارەتەکانە ڕێکارەکانی تری تەواو بکەن. حکوومەت بە ئەرکی خۆی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەستاوە و نووسراوەکەی ناردۆ بە وەزارەتەکان دواتر بە نووسراوێکی فەرمی لە ڕێگەی بەڕێبەراتی گشتی شارەوانەکانی گەرمیانەوە بەدەست ئێمە گەیشتووە کە کوی ئەوانەی لە شاری کەلار زەوی وەربگرن 958 کەس بوون. ئەو کات لە ساڵی 2010 ئێمە زەوی ئامادە لە بەردەستانە بوو چواردەوری شاری کەلار بە زەوی کشت و کاڵی دەورە دراوە هیچ زەویەک ڕەنگە دوانوسیان پارچە زەوی ئەمانە هەبوو بێ کە ئێمە نەمانەتوانی ئەو جیاوازی بکەین خۆ ئەو کات ئەمانتوانی جیاوازی بکەین لە بینی کەسوکاری زیندانیانی سیاسی یا شەهیدان یا ئەنفالکراوان یا ئەگەر جیاوازی سیاسیمان بکردایە کۆمەڵک لەو پارچە زەویانەی کە نایابن لە ناو شاری کەلارە هەبووە دابەشمان کردای بەسەر ئەو چینیدرا بەڵام ئێمە ویسمان ئەو جیاوازیە نەکەین هەتاوەکو زەوی تەواوەتی بەردەست بێ بۆی هەموو ئەو کەسانە بەبێ جیاوازی زەوی وەربگرن. لە ساڵی 2010 بە نووسراوی فەرمی چەندین جارە لە ڕێگەی ئیداری گەرمیان لە ڕێگەی بەڕۆبەراتی گشتی کشت و کاڵی گەرمیان لە ڕێگەی شارەوانی کەلار لە ڕێگەی وەزارەتی خۆمان وەزارەتی شارەوانی داوای کوژانەوەی 613 دۆنم زەویمان کردەوە کە بە ڕێگاکانەوە ئێستا ئەوەی کە کوژانەوەی بۆ کراوە سپاس بۆ وەزارەتی کشت و کاڵ کە لە کابینەی نۆ ڕەزامەندی دەربڕی بە کوژانەوەی 613 دۆنم زەوی بۆ سەر شارەوانی کەلار. دوای ئەوەی کە ئەم زەویانە کوژاوە ماوەیەکی زۆری پێویست بوو تاوەکوی ئێمە نەخشە سازی بۆ ئەم زەویانە بکەین بۆی هەموو خزمەتگوزارەکانی لێجا بکەینەوە لە ڕێگەوبان لە قوتابخانە لە باقی خزمەتگوزاریەکانی تر لە باخچە و لە زەویەکانی نیشتەجێبوون ئەوانەی کە بە کەڵکی نیشتەجێبوون بێ ڕەنگە زۆر هەڵات دروست بێ لەسەرەوە ئاخۆ زیندانیانی سیاسی خۆیان ڕێژەکان 958 کەسە بۆچی 613 دۆنم ئێمە تەنها نەهاتوین 958 پارچە زەوی جیا بکەین و لە شوێنێکە و بڵێن ئەمە بۆ زیندانیانی سیاسی دابین ئەەکەین ئەی ڕێگەوبانەکان ئەی خزمەتگوزاریەکانی تر ئەم 613 دۆنم زەویە کۆی گشتی
نزیکەی 2600 پارچە زەوی دەرچووە. ئەوەش بە یاسایی کراوە؟ بەڵێ هەمووی بە نووسراوی فەرمی لە وەزارەتی کشتتوکاڵ و کوژانەوەی بۆ کراوە دواتر لە ڕێگەی نەخشەدانان و لە ڕێگەی تیمەکانی زەوی زاری شارەوانی و لە ڕێگەی بەڕۆبەرایەتی تۆماری خانوبەرەی گەرمیان ئەو زەویانە خراوەتە سەر سنووری شارەوانی. کاگە کرمسێ پەرلەمانتاری گۆڕانیش ڕوونکردنەوەیشیان داواڵێ ئەمە کۆمەڵێک بەرپرسی حزبی ئانێ سوودی لێ ببینێت. سوود بینینەکە لەکوێ؟ وڵی من ئەبێ من ئەوان ڕوونی کەنەوە سوودبینەکە لەکوێیە؟ ئەم زەویانەیە کە حازرمان کردو لەسەر جادەی 6 متری شاریکە لارە. دیارە واجهەی سەر جادەی 6 متری تۆ ناتوانانی ئەمانە خانووی سەکەنی تیادا بنی. چکە سەر جادەی 6 بە کەڵکی سەکەن نایە. ئەم شوێنە کە دروستی ئەکە تۆ پێویستی بە بازاڕە. بازار بۆ ئەم گەڕەکەی کە دروستی بکەیت. هەتاوەکو ئێستا ئێمە سانتیمەترێک لەم زەویانەمان نەداوە بە هیچ بازرگانێک، بە هیچ دەستڕۆیشتووەکی ناو حزب، بە هیچ کەسێک. ئەوەی کە ئامێنێتەوە دواتر بە شەفافانە شوێنە بازرگانیەکانی شوێنەکانی کە بۆ بازاڕدانراوە. تۆ دوو ڕێگەت هەیە، لەم دوو ڕێگە زیاترت نییە. یا لە ڕێگەی زیادکردنی ئاشکرا بەپی یاسای 32/86 بە مزایدەی ئاشکرا مزایدەی بۆ ئەکرێت و ئەکرێت بە بازار، یاخود لە ڕێگەی بەڕۆبەرایەتی وەبەرهێنان و یا لە ڕێگەی دەستەی وەبەرهێنانەوە ئەو پرۆژانە کە ئەکرێن دواتر ڕێکاری بە مساتە حەبێ بە تەملیک بێ نرخی زەویەکان وەرئەگیرێ. من تێ ناگەیم ئەو دەست ڕۆشتان و تاوەکو ئێستا بۆچی نەهاتوون بۆ لای من. ئەگەر هەر کەسێکیش هات بێ داوای ئەو زەویانەی کردبێ هەتاوەکو ئێستا ئێمە سانتیمەترێک لەو زەویانە من بە کەس نەداوە و هیچ ڕێکارێکیش نەگیراوەتە بەربدرێتە هیچ بەرپرسێک. سەبارەت بە چۆنێتی دابشکردنەکان و شێوازەکەی دوای ئەوە کە ئێمە زەویەکانمان ئامادە کرد و لیستی ناوەکانمان حاضر کرد، ژمارەی هەواییمان خستە سەرەوە پارچە زەویانە، داوامان لە نوێنەرانی زیندانیانی سیاسی کرد کە ئێمە لە کۆی ئەم 2600 پارچە زەویە کە بەشێکی زەوی ڕوکنە دواتر ئەم زەویانە بە زیادکردنی ئاشکرا ئەفرۆشرن بۆ ئەوەی خەدەماتی ئەم گەڕەکەی پێ بکەین لە قیرتاوکردن لە ئاو لە ئاوەڕۆ لە کارەبا. ئەم زەوی ڕوکنەکانن بەپێی نووسراوی وەزارەتی دارایی و بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران زەوی ڕوکن دابش ناکرێ ئەفرۆشتێ بۆ خزمەت گوزاری بە زیادکردنی ئاشکرا. نوێنەرانی زیندانیانی سیاسیمان بان کرد وتمان ئێمە ئەم کۆمەڵە ئەم شوێنەمان هەیە لە ژمارە 1 تا ژمارە 2600 چ مۆقعێکتان پێ باشە ئێمە لە ئێوە دەست پێ بکەین بۆی تیر و پشکتان بۆ بکەین لەسەر ڕەزامەندی خۆیان مۆقعەکەیان هەڵبژاردۆ لەم مۆقعەوە دەست پێ بکەین. دوای ئەوە کە مۆقعەکەمان دیاری کردەوە کاتێکمان دیاری کردەوە بۆ ئەوەی زەویەکان دابشکەین نووسراومان بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان کردووە بۆی لە تیر و پشکەکە ئامادە بن ئەوەی کە پەیوەندی بە دابشکردنی زەویەکانەوە هەبێ هەموو دام و دەستگاکانی حکوومەت هاتوون لەوێ ئەوەی کە لەوێ بەشدار بووە هەمووی نوێنەری حکوومەت بووە بڕیارەکە حکوومەت دەری کردووە ئەوانەی کە لەوێ ئامادە بوون بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان بەڕێز بەڕۆبەری گشتی شارەوانیەکانی گەرمیان بەڕێز بەڕۆبەری گشتی شەیدان و ئەلفەرکراوان تیمەکانی شارەوانی ئەو لیژنەی کە دیاری کراوە بۆ دابشکردنی زەویەکان بە چاودێری و سەرپەرشتی بەڕێز داواکاری گشتی کە لەوێ چاودێری کردو بە سپاسەوە ماندوو بووە هەتا دوانیوەڕۆ دوای ئاسریش لەگەڵ ئێمە بەردەوام بۆ بۆی بە یەک باش ئێوە کاگەکرم نمایندەی وەزارەتی شارەوانین لەم شارە و بەڕێبەرایەتی گشتی شارەوانی کانی شەیە ڕوون داوای ڕوونکردنەوەیەک داوای سەرنجێک لێوە کرا بڵێن ئەمە چۆن چۆنی بۆ ئەنج بەیاننامەکە دەرکرێت. بەڵێ من ئەو ڕۆژێک کە تیر و پشک بۆ زەویەکان کرا بەڕێز وەزیری شارەوانی پەیوەندی پێوە کردم دواتر وتی ئەمەی کە هەیە لە میدیاکانەوە هەیە ڕاستیە یا هەر لە میدیایە وتم نەخێر ئەمانە ڕاستیە ئەمانە فەرمانی ئەنجومەنی وەزیرانیان هەیە وتی باشە بەڵام ئەوان مافی خۆیانە زەوی وەربگرن بەڵام ئەم شتە بە سیاسی کراوە و ئەمانە فەرمانی وەزاریان نییە ئەمە نایاساییە دواتر ئێمە بەیاننامە بڵاوەکەینەوە و ڕەنگە ئیجراعاتی یاسایی بەدوای خۆیان بێ. من چاوەڕە بووم بەڕێز وەزیری شارەوانی بۆ دەستخۆشیت پەیوەندیمان پێوە بکە بڵێ دەستان خۆش بێ کە هەرچەندە دواکەوتین بەڕاستی ئەبێ حکوومەت لێکۆڵینەوە هەم لە ئێمە بکە هەم لە وەزارەتانە بکە کە دواکەوتین تاوەکو ئێستا نەک ئەوەی کە بڵێن ئەمە نایاساییە ئێمە ئەمە بچووکترین شتە بەڕای من وەکو باسم کرد بچووکترین شتە بۆ کەس و کاری شەیدان و ئەلفەرکراوان و زیندانیان سیاسی کە کردومانە دوای ئەوەندە ساڵ هاتوین پارچە زەویەکمان پێشکەش کردوون ئەمانە بە بەرچاوی خۆیانەوە بەشێکیان ئازیزترین کەسیان لە دەستدا کرانە ژێرخۆڵەوە ئەمانە ڕزگار بوون لەو شاڵاوە هاتوونەتەوە بەڕای من حەقا نەک تەنها زەویەکانیان پێ بدەین دەست و بردکەن لەوەی کە خەدەماتەکانیشان بۆ بووین هەوڵی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکش بێکە بە مادیش هاوکاریان کە بکرێتە خانوو نەکەوەی کە بڵێن ئەمە نایاسایە یاسایە حەزەکەم یەکشی تر بڵێن ئەوەی کە لەوێ بەشدار بووە ئەگەر بڵێن بە سیاسی کراوە بەڕێز لێپرسراوی مەڵبەندی گەرمیان لەوێ بووە
کاکپۆڵا کوڕی شەهیدێکی سەنگەری ئەم کوردستانەیە ئەوش لەوێ جگە لەوەی کە وەکو بەرپرسی مەڵبەند لێ ئامادە بۆ خۆی خانەوادەی شەهیدە کەسێکی ماندوینەوە ئەم کۆمەڵگەیە لەوێ ئامادە بووە چیتی هەیە ئەگەرەک و مەسئولی مەڵبەند بڕیارەکە گرینگە بڕیارەکە بڕیارێکی حکومەت لە مەڵبەندەوە هاتۆ بڕیارەکە هیچ هەتاوەکو ئەو کاتێشی کەدا بەشمان کردووە هیچ ڕۆژێک لە ڕۆژان هیچ لایەنێکی سیاسی نەهاتووە تەداخل بکە یا دەستێوەردان بکە لە چۆنێتی دابشکردنی ئەم زەویانە کە زەوی بە کێ بدرێ ئایا لە چ مۆقعێکی باش بە کێ بدرێ یا بە کێ نەدرێ ڕەنگە خۆشتان بینی و بێتان هەموو ئەو کەسانێک کە زەویان وەرگرتووە لە هەموو هێزە سیاسەکانی تایە بۆ خۆیان نوێنەران لێرەشایەتی ئەوە بدەن کە ئەگەر لە شارەوانیەکەی ئێمە لە مۆزەفێکی ئێمە لە کەسێک لە حزب لێرە دەستێوەردانێکی کردبێ ئەگەر ئەمانەی کە ناویان دەرچووە لە لای ئێمە کەسێکمان جیا کردبێتەوە زەویمان پێ نەدابێ بە ئەوەی کە سەر بە لایەنێکی سیاسیە وڵی ئەمە حەقی عقوبەدانە حەقی ئەوەیە کە لێکۆڵینەوەی لەگەڵا بکرێ کە بۆچی جیاوازی سیاسی کراوە لەم زۆر باش کاکرم بەڕێستان ئەگەر خۆتان بناسێن و سەرنجتان لەسەر ئەم نیگەرانیانەی دروست بووە لەسەر خزمەتێکی بچووکی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفاکراون سەرەتا بەخێراتی جنابتان ئەەکەین و میوانە بەڕێزەکان و من ڕەحمان خورشید سەرۆکی ڕێکخراوی چواردەی چوار و کەسوکاری ئەنفالکراوەکان کە باوکم منفالە و کەسوکارم زیندان سیاسیە وەڵام من ئەمەوێت لە ئەوە دەست پێ بکەم ئەگەر ڕوونکردنەوەکەی وەزارەتی شارەوانی کە بەڕێز کاقوبات ئەڵێ ئەوە بۆ مەزایدەی حزبی کراوە من ئەڵێم ئەو مزایدە یاخوا دەستی خۆش بێت لەبەرەوەی مزایدەی بە خزمەتکردنی چینێکی سوتماکەوە کردووە بەڕاستیەکەی یعنی حەق هەموو کەس ئەو دەستخۆشەی لە بکە ئێمە هەر کەسێ مزایدەکردن لەسەر ئاسی خزمەتکردن بەرامبەر بە چوونی توێژەکان بکات جێگای دەستخۆشیە بە تایبەتی کاقوبات مزایدەی کردبێ بۆ بەرامبەر بە چینێک کردوێتی کە چینێکی سوتماکە کە چینەکە هەتا ئێستا لاشەی ئەو کەسوکاری زیندان سیاسیانانە جێگای کێبڵی عەرعەر جێگای کێبڵی حەجاد لە نگورە سەلمان پیانۆ دیارە بەشێ لە ئەوانە کە زەویان وەرگردووە دوێنێ لەژێر کێبڵی عەجادا فلیجن ئێستا لە ناحەی ڕزگاری کەوتون لە ماڵە منەیان ناسم سەردانیانم کردووە بەداخەوە ئێمەی کەسوکاریان فالکراوەکان کە بە یاسای ژمارە 11 ساڵی 2011 کە یاساکەمان بۆ دەرچووە کە سوودمەند ببین لە پارچەی زەویەک و دواتر من هەمان پێ بدرێ بکرێت بە خانوو و هەروەها من هەمان پێ بدرێ بکرێ بە خانوو بەڵام بەداخەوە لە دوای ساڵانێکی دوور و درێژ لە چاوەڕوانێکی دوور و درێژ کۆمەڵێ لەو کەسوکارە ئازیزانەمان بەشایەتی ئەم برادەرانە ئێستا بەشێکی لەو کەسوکارانە گویان لە دەنگی منە لە چاوەڕوانی جێبەجێکردنی ئەم بڕیارە کە لە 2010ەوە دەرچووە سەریان نایەوە لە چاوەڕوانی وەرگردنی پاچە زەویەکە ئەمە بۆ هەتایە ئازارێکە لە ناخی ئێمە وەکو ئەنفالەکە ئەکولێتەوە ئێمە نیگەرانین لەوەی کە وەزارەتی کشتتوکاڵ لە بری ئەوەی کە دەستخۆشی و پیرۆزبایی وەزارەتی شارەوانی دەستخۆشی لە ئیدارەی گەرمیان و بەڕێز فەرمانەکەی کاقوبات و سەرۆکاتی شارەوانی کەلار بڕێوەبەتی گشتی شارەوانەکانی کەلار بکردایە و پیرۆزبایی لە کەسوکاری زیندانە سیاسیەکان بکردایە و چاوەڕوانی ئەوە بووین لە بڕیارەکەی ئەو دابی و تا ئەوە ئێمەش هەوڵ ئەدەین ئەو من حەکە بە یاسا بۆتان دیاری کراوە ئێمەش من حەکەتان بۆ سەر بکەین و بۆتان بکەینە شوێنی نیشتەجێبوون بەڵام بەداخەوە لەیرە و لەوێ بە هەندێک بیانووی کەوا ئەمە بە مەدایدەوە ئەو بەیاننامەی وەزارەتی شارەوانی چی لای کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفاکراوان و زیندانیانی سیاسی دروست کرد کاک ڕەحمان بەڕاستی ئێمە زۆر نیگەران بووین ینی تووشی شۆک بووین ینی چاوەڕێ خۆمان لە قەنەعەت خۆمانە ئێمە ئومێدی ئەومانە ئەکرد وەکو پێشتر وتم لە چاوەڕوانی ئەوە بووین لە دوای ئەم پرۆسەیە بەڕێز وەزارەتی کشتتوکاڵ یان سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەسێ بڵێ ئێمەش من حەکەتان بۆ سەرفەکەین بەڵام من لێرەوە شتێکڵێم ئێمە خۆمان لەو پرۆسەیە بەشدار بووین هەتا دوایی باوەڕ ناکەم تا ئێستا لە گەرمیانە پرۆسەیەکی وا سەرکەوتوو بەبێت جیاوازی هەموو چین و توێژەکان
تا ئیسەر جێبەجێ کرابێ بەڕاستی یعنی ئێمە بینیمان ئامر فەوجی پارتی لەوێ زەوی وەرگردووە کادری باڵای پارتی ئیمڕۆ لەسەر مەزارگەی دێبنە لەوێ گرتبوونەوەمان کردووە خۆی بۆ کەناڵەکانی میدیا ئەلانی قسەی کردووە وتێتی کاکە من کادری باڵای پارتیم بەبێ جیاوازی بەبێ ئەوەی هیچ کەسێک پرسیارم لێ بکە من زەویم وەرگردووە لایەنگرانی گۆڕان وەریان کردووە کە لایەنگری شوعی وەری کردووە هەموو چوونی و توێژەکان بەبێ جیاوازی لەم پرۆسەیە بەشدار بوونە ئەوەی کە دەست ناوی خۆنراوەوە دەست کراوە بە سندوقی تیر و پشکە بەبێ ئەوەی جیاوازی داوای هەوەی لێ بکرێ بزانە سەر بە چ لایەنێکە سەر بە چ جێگایەکە ئەم پرۆسە بەو شێوازە دەستخۆش کردووە دەستخۆش کاک ڕەحمان بەڕێستا ئەگەر خۆتان بناسێن و سەرنجی خۆتان لەسەر ئەم بەیاننامە هەوارە بەرزایی زیندانی سیاسی واتە ڕاگیراوی ئەنفال بەڵێ وڵایی پێم سیر بوو کاتێکە ئەو ڕوونکردنەوەی وەزارەتی شارەوانیان بۆ منارد دیارە لە ڕێی فەیسبووکە بۆ منار لە ماڵ نەبووم لە لادێ بووم بینیم ڕوونکردنەوەیەکی ئاوای داوە یعنی سەرۆکی شارەوانیەک ئەگەر لەیرەوە کەسێک یا لە کەناڵێک و ڕسمی کەسێکی بینیە وەکو دڵسۆزی ڕەنگە هاتووێ بەشداری کردوێ لە ئەو مەراسیمی ئەو دابشکردنی زەوێ ئەگەر مەسوولی مەڵبەندە لقە نازانم هەرچی تۆ ناوی ئەنێ لایەنێکی حیزبیە یا سیاسیە ڕەنگە وەکو کەسێکی دڵسۆز و پێی خۆش بووە لەو مەراسیمەدا بەشدار بێ باشە کە خەڵکێک سوودمەندە بنتیایە یعنی وەزارەتی شارەوانی سەرەڕای ئەوە من خۆم چەند جار سەردانی وەزارەتی شارەوانیم کردووە بە مەبەستی بەداداچوون بۆ ئەو سڕینەوەی ئەو زەوانە کە کاتێکی زۆری برد ماوەی 2 ساڵی برد کە ئەو فەرمانە دەرچوو لەلایەن بەڕێز قوبا تاڵەبانیەوە فەرمانێک بوو ناوی هیچ حیزب لایەنێکی نەبرد بە ناوی ئەنجومەنی وەزیرانەوە ئەو فەرمانە دەرچووە یعنی نازانم ئەگەر جەنابی وەزیری شارەوانی بەڕێز قوبا تاڵەبانی بە بەشداروی حکومەت و بە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران نازانێت بڕیارەکانی ئەو بەنایاسایی ئەزانێت ئەوە خۆی باخۆی وەڵامی خۆی بداتەوە ئێمە وەکو کەس و کاری زیندانیانی سیاسی وەنفال کراوە بەڵێ 100% پشگیری ئەو پرۆسە ئەەکەین ئەو پرۆسەیە کە کاتێک دەستکراوە بە دابشکردنی لۆگۆی ئەنجومەنی وەزیران دانراوە لۆگۆی بەڕێوە ئیدارەی گەرمیان دانراوە کە ئیدارەیەکی سربەخۆیە لێرە هیچ لۆگۆیەکی حیزبی دانریا کاتێ ئەو پرۆسە دابشکردنی بۆ کراوە کە بەڕێز دووتت چوومەتە وەزارەتی شارەوانی و کشتتوکاڵ بۆ کوژانەوەی زەوی کشتتوکاڵەکان بۆ سەکەنی ینی بڕیارەکان لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانەوە هاتۆتە خوارەوەیان لە مەڵباڵ کۆمیتەکان بەڵێ ئەم بڕیارە پێشەکی لە 2010 بە زمان 2012 دەرچووە بڕیارێک دەرچووە لەلایەن بەڕێز جێگری ئەنجومەنی وەزیرانەوە دوای 33 ساڵ بە مەبەستی دابشکردنی پارچە زەویەک بەسەر ڕاگیراوانی زیندانی سیاسی ئەنفالدا باشە ئەو چه هەستێک لای ئێوە و لای هاوڕەکانتان دروستەکە دوای 33 ساڵ پارچە زەویەکتان پێڕەوانە بینرێ ئەنی خەڵکێکە بێ ڕێگری بکە لەسەر وەرگرتنی پارچە زەویەکە ڕەنگە خواب بزانێکی خزمەتگوزاری وڵایی کاک زانە زۆر ڕاستە ئەوەی تۆ وتشی هەستێک لە لاو دروستوە ئێمە لە کاتێک کە ئەنفال بووینە لە لادیەکان بووین ڕوونتر بڵێم ئێمە خزمەتی هەموو شۆڕشەکانمان کردووە شۆڕشە یەک لە دوایەکەکانی کورد هەتاکو ئەنفال و تا دوای ئەنفال و تا ئێستاش هەر بۆ معلوماتی جەنابتان ڕەنگە زۆر ئاگاداربیلەوە کە ئەوانەی لە جەبەکانە شەهید دەبوون زۆربەی زۆریان تاقانەکانی ئەنفال و تاقانەکانی تر بوون شەهید دەبوون زۆر جار بینیمە لە کەناڵەکانەوە لەسەر ئەوانە یعنی ئێمە چۆن چی هەستێکمان لەلا دروست نەبێت کە وەزیرێک بە وەزیری خۆمان بزانین بە دەنگی نوێنەرەکانی ئێمە ئەو بووەتە وەزیر لەسەر خوێنی شەهید و ئەنفالەکانی ئێمە کە ئێستاش ئێسک و پرووسکەکانیان بستێ خاکی کوردستان یعنی جێگان نابێتەوە بیتێنە لە بستێ خاکی کوردستانە ئەوە هەزارانمان شەهیدمانە لە هەر هەمویان جێگای بەرپرسێکی حیزبیەکیان نەگرتووە کە تەرمەکانیان ناتۆ دەلێشە وەزیرێکی شارەوانی پارچە زەویەک بە ئێمە ڕەوانە بینێ ئەبێمە چی هەوڵێستێکمان بێ من وا ئازانم ئێستا وەک وەزیری شارەوانی حەزەکەم خۆزگایە نوێنەرێکی وەزارەتی شارەوانی لێرە بواە وڵا ئەگەر بە حکوومەتداری بێ ئەمان نوێنەری باڵای وەزارەتی شارەوانی ئەمان من دەستخۆشیان لەکەم حەز ناکەم ئاوا ڕوبەڕوو دەستخۆشیان لەکەم بەڕاستی خەمخۆری ئێمە بوونە بەڕاستی هەموو کاتێ ئێمە چوینە سەردانی ئەم دایرانەمان کردووە زەختمان دروست کردووە هەتا هەڕەشەی ڕێپیاوان و ئەو شتانەمان کردووە بۆ ئەوەی ئەم پرۆسەیە لەمە زیاتر تاخیر نەبێ بەڵام بەداخەوە ئێساکە وەزیری شارەوانی ئەو لێدوانێدا سەر لەبەری ڕەتەکەینەوە پرۆسەکە پرۆسەیەکی
دوور لە کاری سیاسی بۆ پرۆسەیەکی پیرۆزە و دەستخۆشییان لێ دەستخۆش بەڕێستان من دلێریدایەت خۆم زیندانی سیاسیم و باوک شمەرن فالە جێیک داخە بەڕاستی لە دوای 30 و قسوور ساڵ ینی ئێستا زیندانێکی سیاسی پارچێکی عەرزی وەرگردەوە بەڵام وەزارەتی شارەوانی ئەڵێ نایاساییە ینی ئێمە چاوەڕێەوە من نەکرد لە وەزارەتی شارەوانی کە ئەو لێدوانە نەبدا بەڕاستی من یەکیان وەکو خۆم شخصی خۆم کە زیندانی سیاسی بۆم تەواوی خانەوە دەکەم زیندانی سیاسی بوونە من شاتوانم بڵێم شایەتیەوە دەم کە لەم پرۆسەیە هەر لە لادەکەی خۆمانەوە دەست پێ بکەم کە زۆرێکی لە لادەکەی خۆمانی تیا بوو و زۆرێکی ئەو کەسانەی کە وەریان گرت لە نزیک ویان ناسم سەررجەم لە ئەنگری سەررجەم حزبەکانی تیا بوو نەک تەنها وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بڵێن وڵا لە ئەنگری یەکێتی نیشتمانی کوردستان بوون لە ئەنگری سەررجەم لایەنەکانی تیا بوون خۆمەتوانم ئەو شایەتێ بدەم ینی دوای 30 ساڵ تۆ زیندانی سیاسی لە وڵاتە ئێمە بەشێکین لە مایکەت نزیکتر ئێمە بەشێکین لە چینی قوربانیان بەڕاستی کە سوکاری زیندانی سیاسی دوای 30 ساڵ ینی چاوەڕێەوەمان ئەوە کرد کە زیاتر لێدوانی وەزارەتی شارەوانی کە ئەوە بێ کە نەک تەنها پارچەیە زەویمان برێتێ کە چاوەڕێوەمانە کرد کە لەگەڵ پارچە زەویەکەشا خزمەتگوزاری زیاتری هەبێ بەڵام بەداخەوە هیوادارم ئەم کەیسە بە حزبی نەکرێت چونکە حزبی نییە ئەم کەیسە ئەتوانم بڵێم کەیسێکی تەواو شەفافە و هاوڕەکانم ئاگدارن لەوەی من خۆم چەند لەسەر خەت بوومە ئاگداری ئەوەم کە هیچ نایاساییەکی تیانە و هەموو ڕێکارەکانی یاساین لەبەرەوەی من خۆم چەند جار لەگەڵ ئەم هاوڕێمە سەردانی وەزارەتی لە سەردانی سەرۆکاتی شارەوانیمان کردەوە سەردانی بەڕێز کاک بەرزان کاکرێممان کردەوە ئەم کەیسە هیوادارم بە حزبی نەکرێت دەستخۆش ئەو خاتونە بە ڕێزە بەڵێ مایکەت نزیکەی خاتونجان بەڵێ دەستان خۆش بێ بەخێرمەیە و بەخێراتتانەکەم و دەستخۆشی لەم کاکێلی شەکەم چەند ڕۆژە عزیێتیاندی لەگەڵ ئێمەیە ئێمە وەکو خۆم زیندانی سیاسیم و 6 حەوتمانیەکیش لە سجنا بوومە و کە سوکارم هەر هەمووی زیندانیە و ئەنفال کراوە و خۆم و ئەو تاقە برامە دەرچوونە لە ئەنفال ئەوە 33 ساڵە ئێمە چاوەڕوانی پارچە زەویەکی کە حکومت بیداتە ئێمەیان کردێتە ناو مەسەلەی ململانی خۆیان و کردمانیانە تەناو بەرنامەی سیاسیوە ئێمە سەر بە هیچ دایانە ئێمە کاتی ئەنفال کریین بەس لەسەر کوردایەتی ئەنفال کریین ئێمە نەمانەزانی بۆچی بۆ کوێمانەوە و چیمان لەکەن کاتێ ئێمەیان ئەنفال کردو ڕاپێچ کراین و براکانمان کریا ژێرخۆڵ و کەسوکارەکانمان کریا ژێرخۆڵەوە ئەو کاتە هیچ کەسێنەوەی دیفاع لێ ئێمە بکات کاتێ ئێمە نانمانەداتە کورد و خزمەتی پێشمەرگەمانە کرد نەمانەزانی کە پێشمەرگە ئەمە بۆی کی ئەم دیفاعەکە بەڵام ئیسە ئێمە ئەزانین خۆمان ئەو کاتە بۆ کێ ڕەنجمانداوە بۆ کێ کردمانە بەڵام ئیسە ئەوان پێی نازانن ئەوان پێی نازانن کە ئێمە ڕەنجمان بۆیان داوە ئێمەش ئەوە 33 ساڵە پارچە زەویەکە و پشتیوانی کاقوبات و پێمان دراوە ماڵی ئاوە دەستخۆشی لێ ئەەکەین بەڵام ئیساکە گوناحە ئەوان تێن بەرامبەر کەسوکاری زیندانی سیاسی و کەسوکاری ئەنفال ئەو قسەی ناخۆشە ئەکەن و ئێمە کوردێکی لەسەر ئەو ئەرزەوە ئەوان ئێمەش کوردین و ئێمەش مافمانێ لەم کوردستانە ئەبێ ئێمەش مافی خۆمان هەبێت و هەر شتێکمان بەرکەوێت لەم کوردستانە و پێمان بدرێت ئێمەش کەسوکاری ئەنفالی لەکوڵەوە جێگەی شانازی و سەربەرزی نێوە هەمیشە داجانێەوە بەخێراتتانەکەم من ساڵح زیندانی سیاسی تەمەنم 9 ساڵ بوو ئەنفال بووم ئەو کاتە حکومەتی بەعس منی ئەنفال کرد بە منی نەوت تووچی حزبیەکی بەس لەسەر کوردایەتی بوو بەڵام زۆر بەداخەوە بۆ وەزارەتی شارەوانی ئێمە چاوەڕێی چتی جوانتر و زیاترمان لێ کرد بەڕاستی ئێمە هەر هەمومان زیندانیانی سیاسی و کەسوکاری ئەنفال تووشی شۆک بووین ڕاستی نەخۆشمان تیا بوویم خەرک و یعنی خەڵک زۆری نەخۆش و لە خەفەتە ئێمە چاوەڕوانمانە کرد لە وەزارەتی شارەوانیەکانی خۆمان دەستیان خۆش بێ مامەسا بەرزان ئیدارەی گەرمیان کاک شێخ جەلال هەر هەمویان هاوکارمان بووە مامەسا ئەکرام ئێمە خۆم نوێنەری ئەنفالم ئەندامی کۆمەڵەی داکۆکی لە ئەنجومەنی باڵا لە هین کەسوکاری ئەنفال زۆر بەداخەوە بۆ حکومت یعنی تا ئیسا خزمەت گوزاری کردووە بە پێویست نییە ئێمە تاقانەکانمان هەیە تاقانەکانی ئەنفال تا ئیسا 14-15 کەسیان کۆچیان کردووە یەشتانە ماف و ئینتیازاتەکانیان بۆ دیاری نەکریاوە ئەوە زیندانیانی سیاسی تقریبا 250 نەفەرمان لە گەرمیانە موچەیەکی کەمیان هەیە من خۆم یەکێکم لەوانە
ئەو 958 ناوەی دووەکە ژمارەکەم وەرگردە پێرەکە ڕۆژ پێنجشەمە دەستخۆشی لە سەرۆکایەتی شارەوانی گەرمیان و مامۆستا بەرزانەکەم و کاک شێخ جەلال و کاکوباتیش من زۆر بەداخەوەم بۆ ئەو کاکە وا ئەو ڕوونکردنەوەی داوا ئەبێ داوای لێبوردن لە کەسوکاری ئەنفال بکات. باش خۆش بێ ئێوەی بەڕێز پەیامەکانتان کورتکەنەوە سوپاسانەکەم. بەخێراتنی جەنابدانەکەم من جەلال حاجی ئەحمەد نوێنەری ژدەرانی کردی سەودوی کەلاری کۆن. ئێمە لەم لاولا ئەبیسین ئەم زەویانە ئەبریە و 900 قوتعە زەویە درێتە خەڵک ئێمە ئەو زەویانە جوتیارێ زۆر لەسەر ئەو زەویانەیە ئەو زەویانەی کە دریاوە کە سوکاری زیندانی سیاسی و ئەنفال لەسەر زەویەکانی ئێمە دراوە تا ئێمە خۆشمان تا ئەم دەقە قەرەبوومان وەرنەگردووە ئێمە زەویانە بێ قەرەبووی ئێوەش بەڵێ قەرەبووی ئەمە ژوەر بکرێت قەرەبووی خەڵکێکی زۆری تر لەسەر ئەو زەویانەوە چاوەڕێ قەرەبوون ئێمە لەگەڵ ئیدارەی گەرمیان و ئیداری ناوچەکە کۆبووینەتەوە دانیشتیون چەند جارێک ڕێکەوتینم جا ئەم زەویانە لە 2010 کوژاندنەوەی بۆ کراوە ئیسا ملکی شارەوانی کەلارە هیچ کێشەیەکمان نیە ڕێکەوتین و لەسەر ڕێکەوتنی خۆمان بەردەوامین ئیسا بە ڕۆژانە لیژنەکان ئیشوکاری خۆیانەکەن چاوەڕێن گەیە کۆتایی ئینشاءڵڵا ئیشەکانمان کۆتایی پێ بێت و ئەمانش بوو نەخاوەنی زەوی خۆیان هەم ئێمەش بووی نەخاوەنی قەرەبەکانی خۆمان و هیچ لاریەکمانی و هیچ نایاسایەکی لەم شتە نابینین و هەوەکو نوێنەری جوتیارەکانیش هەر هەمومان بە ڕەزامەندی خۆمان ئەمیشەمان کردووە هیچ حیزبێک زۆری لێ نەکردین بە زۆر زەویەکانمان لێسێنەوە هیچ ئیداری ناوچەکەیش نە زۆری لێکردین و نە هیچ شتێک خۆمان بە ڕەزامەندی خۆمانیشەکەمان دەستخۆش شاڕەجان بەڕێستان سوپاسانەکەم لەتیف شێخ محێدین نوێنەری جوتیاران و ئەو کاتێک ئێستا بەر ماستەرپلانی شارەوانی کەلار کەوتووە ئێمە ئەو کارتێک کە ئێستا و جوتیارانەی لێ ئەوایە پێشتر تەملیک کرای ئەو زەویانە بەپی یاسایەکی ساڵی 2010 ئەوای ئەو زەویانە تەملیک کرایە بەڵام بە هەروە کارێک و تەملیک نەکرا بەهۆی قەیرانی دارایی و ئامادەنەبوونی لیژنەکان و هاتنی کۆرۆنا کە تەملیک نەکرا لێرەدا مافی ئەو جوتیارانە بەشێکی بەهادەر ڕۆی چونکو ئەگە تەملیک کرایە لە جاتی ئەو لە ساسەیە ئەبایە ئێستا ئەم زەویانە ئەبرێتەوە لە سا 12 قەرەبووی هەموو جوتیارەکان و ئەوەی نیشتەجی بووی ئەوەیە قەرەبوو بکرایەتەوە ئێمە ئێستا سەرڕای ئەوەش هیچ کێشێکمان نییە لە برنی ئەم زەویانە بەڵام بەمەرجێک قەرەبووی ئەو جوتیارانە ئەو خەڵکی کەیسە زیاتر لە 100 مال لەوێ نیشتەجێ بوو هەمووی باخ و خان و شتی تا بیری تا کردووە باخی تا کردووە بەشێکمان ئیجازەمانێ من خۆمێکێکم لە جوتیارە نمونەیەکان کە چەندین ساڵە لە پێشانگا کشت و کاڵەکان بەشداری بووم بەرهەم هەبووە ساڵانە ئێستا هەر بەرهەم هەیە بەڵام داواکاری ئێمە داواکاری سەرەکی ئێمە قەرەبووکردنەوە بە پێی شایستەی خۆمان بە پێی واقع حالی شوێنەکە هەر کەسێک هەر شتێکی تیا کردووە چی خانووە چی بیرە چی باخە قەرەبوومان بکرێتەوە بە پێی واقع حال و چەندین دانیشتمان کردووە لەگەڵ ئیدارەی گەرمیان و فەرمانگە پەیوەنددارەکان خۆشبەختانە هەر هەمویان کۆکن و ڕەزامەندن لەسەر ئەوەی کە ئەو شێوە قەرەبوومان بکرێتەوە. کاکلەتیف بەڕێستان پەیامەکەت بە کورتی بێ سوپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش بە خێراتنی جەنابتان و کەناڵەکەتان و بە خێراتنی بەڕێزان ئیداری گەرمیان و بەڕێزان سەرۆکی شارەوانەکان گەرمیان بەڕێز سەرۆکی شارەوانی کەلار و بەڕێز کاک جەبار و کاکبارزانەکان سپاسیانەکەین ئێمە وەکو خۆم ڕاگیرای و شاڵای ئەنفالم دوو برایشم ئەنفالە ئێمە کەسمان دەرنەچوین تەنانەت لەگەڵ دایک خوشکەکانمە من تەمەنم 13 ساڵ بۆ کات هەمووین بەبیرە ئێمە بەداخەوە ئەم زەویانە دابش کراوە دوێنێت تەنها لە پرۆستێکی شەفافەوانە من خۆم نەچوم بەڵام بووە لایف بینیم و سیرمەکرد لە یەکەمەوە تا ئەخیر بەڕاستی ئیشێکی جوانیان کرد دەستۆشی لە هەموو ئەو کەسانە ئەەکەم ئەو لایەنە ناکەم هەر کەسێک بێ هەنگایەکی نیایە بۆ ئەو پرۆسەیە و بۆ زێدابن ئێمە 32 ساڵە چاوەڕوانی ئەوانین کاتێک ناوەکانی ئەخوێنەوە من بۆ خۆم مناڵەکانم لە خۆشیە باوشیان نەکردەیەکە دوای 32 ساڵ چاوەڕوانی باوکمان پارچەیە زەوی وەرەگرێ بەداخەوە بۆ ماوەی کەمتر لە 4-5 سەعاتێک دووبارە دڵمانیان شکاوە بووە برینێک لە دڵمانە ئێمە وەکو کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان و زیندانی سیاسی دڵمان برینە بە یەک وشە دڵمان خۆشە بێ کاتێک لەم مانگە بە تایبەتی 4 هەموو ساڵێکی ئەم مانگە بۆ ئێمە تەعزیەیە بەداخەوە ئەو تەنات ئەو 3-4 ساعتە دڵمان خۆش بدوێنە شەو دووبارە دڵمان شکاوە بۆ قسەی جەنابی بەڕێز وەزیری شارەوانی
ئێمە ئەو بڕیارە هیچ کاتێ سیاسی نییە انشاءالله کەس ناتوانێت دڵی هیچ ئێوە کاتێ بشێنێ. نابێتە سیاسی. سپاس دەکەم. سپاسی ئەو کەسانش دەکەم هەر کەسێک ماندوو بووە سپاسی ئەم ستافاکەم کە لەوێ بوون هەمویان بەشدار بوون. سپاسی ئەوەش زۆر سپاس. ئێمە سپاسیەوەکەن ئێوە جێگەی شاناز و سەربەزین کاک شێخ زەلال. حەزەکەم لە پەیامێکی کووردا چیتر ئەکەن ئیتر ئێوە بۆتان ڕوونبوو کە ئێوە گەر بتانەوێ بە هەر شێوازێک بێ بە یاساییش بێ خزمەتێ بکەن بەڵام خەڵکێک هەیە پێی ناخۆش ئەمە پەیامێک بوو بۆ ئێوە چیتر ئەکەن بۆ خزمەتکردنی ئەمانە و هەزارانی کە لە گەرمیانە هەیە. لە ڕاستە ئێمە وەکوی دارەی گەرمیان یاخود حکوومەتی هەرێم هەرچی بکەین بۆ کە سوکاری سەربەرزی شەیدار و فەرکراوان هێشتا کەمە هیچ شتێک ناکاتە خەرابووی ڕۆحی شەیدێک بۆیە هەرچیان بۆ بکەین کەمە بەڵام لێرە منە مێوە برم ترس لای ئەو بەڕێزانە ترس لای کە سوکاری سەربەرزی شەیدان ڕاگیراوانی سیاسی ئەوەیە کە بربەست لە بەردەم تاپۆکردنی زەویەکانە دروست بکرێ ئەمە ئێمە بێدەنگەبین و ناوانش قوبوڵەکەن ڕاستە 958 پارچە زەوی دابشکرا بەڵام زیاتر لە 5,000 کەس نفوسی ئەوانە ئەمانە قوبوڵی ناکەن بۆیە داوا لە وەزارەتی شاروانیەکەم بە زووترین کات ڕێکارەکانی تر بگرێتە بەر بۆ ئەوەی تاپۆ بکرێن و قەرەبووی ئەو بەڕێزانە بکەنەوە خاوەن جوتیارەکان لەبەر ئەوەی ئەگەر تەماشای دڵسۆزی ئەو جوتیارانە بکەین چۆن ئەوان قبولیان کرد پێش ئەوەی قەرەبوو بکرێن زەویەکانیان دابش بکرێ دەبێت حکومت زیاتر قبول بکە کە قەرەبوویان بکاتەوە بە زووی ڕێکارەکان جێبەجێ بکە بۆیە ئێمە هەبوو لایەک دڵنیاکەینەوە و بە تایبەتی کەسوکاری سەربەرزی شەیدان و ئەنفارکراوان خزمەتکاری ئەو خەڵکای بین و ئەم حکومەتە بۆ بەرژەوەندی خەڵکە لە پێناو خزمەتی خەڵکا دانراوە لەسەر خوێن و لەسەر بەڕاستی قوربانیدانی ئەوان ئەم حکومەتە پێکاتوە نابی ئێمە وەکو ئەو بەڕێزە ئاماژەی بۆ کرد ئەگەر ڕۆژێ دڵخۆشیان کەین دوایین دڵ ناخۆش دڵیان بشکێن سپاسەکەم کاشێک کاک بەرزان بە کورتی مەسەلەن ئێوەکو بەرەبەراتی گشتی شارەوانی چۆن هەوڵەدەن بە زووی زەویەکانیان بۆ تاپۆکە نەمانجی لەگەڵ کاک ئەکرەم و شارەوانی کەلارە بۆی بتوان خزمەت گوزاری بۆ ئەوێ و بۆ ڕزگاری و بۆ کفری بۆ ناوچەکانی تریش بەڕاستی بێگومان لە ڕۆژانی داهاتوە و دوای قەرەبووکردنەوەی جوتیارەکان بە سوپاسەوە برای بەڕێزم سەرپەرشتیاری داری گەرمیان باسی لە سەخاوەتی جوتیارەکان کرد ینی لە ڕاستیە قورسە تۆ زەوی لە دەستی جوتیارێک وەرگریتەوە بەبێەوەی مافەکەی بدێ بەبێەوەی قەرەبوو بکرێتەوە من بۆ خۆم بەوەی زانمیانی تۆ کۆرپەیەک بەدەستێتی چەند ساڵە خزمەتێکە چەند ساڵە نەشونمای پێیەکە تۆ بێیت لێی وەرگریتەوە بیدێتە کەسێکی تر دیارە بۆیە مێژ ئەوانش هاوڵاتی ئەم شارن و واجبی سەرشانی ئێمەیە وەکو بەڕێبەراتی کشتی شارەوانەکانی گەرمیان بە ئامانگی لەگەڵ سەرۆکاتی شارەوانی کەلار و بە پشتگیری و پاڵپشتی ئیدارەی گەرمیان کە لە داهاتوە قەرەبوویان بکەینەوە و دواتر ئەو ژمارە هەوایانەی کە دراوە من ئەمەوێ یەکشت ڕوون کەمەوە ئەمە ژمارەی کارت نییە ژمارەی کارت جیاوازە ئەمە ژمارەی هەوایی ئەمە ڕێکاری یاسایی بڕیە ئەمە کارت نییە لە هەندێک لێرە لێوە وترێ ژمارەی کارت ئەمە کارت نییە کارتەوەیە کە زەویەکی کشت و کاڵی لایەنێک جیهاتێک گەڕوا بخۆی نەخشەی لەسەر دروستەکات و دێت دابشێکە ئەمە ژمارەی کارت نییە ئەمە ژمارەی هەواییە دواتر ئەم ژمارە هەواییە دەبێت بە ژمارەی تۆمار و لە ڕۆژانی داهاتوو بە هەماهنگگی لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان بە لەگەڵ بەڕێوەبەراتی تۆمارکردنی خانوبەرەی گەرمیان هەوڵی تۆمارکردنی ژمارەکانیان دەین لە ژمارەی هەواییەوە بکرێتە ژمارەی تۆمار بۆیان دەست خۆش کاک بەرزان کاک جەبار دوا سەرنجی بەڕێست بۆ خزمەتکردنی دوسەرنجم ئەوەیە ئێمە ئەو خزمەت گوزارانێک کە بەپی یاسا بۆ کەسکار و شەیدان وەرفاکراوان و ڕاگەرانی سیاسی و ئەوانەی لە شاوانی ئەلفال دەرەباز بوونا خزمەتیان بکەین و بتوانین خزمەتی زیاتریان بکەین بەبێ ئەوەی کەوا دڵیان برینەکانیان قوڵ بکەین بۆ بتوانین ساڕێژ بکەین برینەکانیان بۆ خزمەتان سپاسەکەم کاکرم بەڕێستان وڵا هیوادارم مەسەلەن ساڵێکی تر خزمەتی زیاتر من تا لەم جێگە بمێنم هەموو ڕێژێک و هەموو کاتێکم هەوڵم ئەوەیە کە بتوانم ئەوەی کە پێم بکرێت و بە لە چوارچەوە ئێدە سەڵاتی کە هێمە هەر خزمەت گوزاریەک بە ئەم کەس و کارە بکرێت بە شانازی ئەزانم بە ئەرکی سەرشانمی ئەزانم و هەم بۆ قوربانیانی جینۆسایدی ئەنفال و شەهید و زیندانیانی سیاسی کە بتوانین ئێمە بەس دەسەڵاتمان پێ بدەن هەر لەو زەویانە خۆی قەربووی جوتیارەکانەکەینەوە خزمەت گوزاری بۆ گەڕەکەکە ئەبین یعنی ئەیکەینە گەڕەکێکی جوانی نمونەیی ئەم شارە وا ئەکەن کە هەمویان ئێستا بە وەرگرتنی ژمارەیەکی هەوایی دڵخۆش بوون لە ساڵی داهاتوو دەهێندەی تر خۆشحاڵتر بن کاتێک ئەتوانن خانوو لەسەر زەویەکانیان بنیاد بنێ
دڵنیا بە هەموو هەوڵێکە دەی. سپاس بۆ کاک ئەکرم سەرۆک شارەوانی کەلار، سپاس بۆ کاک جەبار بەڕێوەبەری گشتی شەهیدان و فالکراوانی گەرمیان، سواز بۆ کاک بەرزان کەریم بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی گەرمیان، سواز بۆ بەڕێز کاک شێخ جەلال بەسەر پرسیاری داری گەرمیان، سپاس بۆ ئێوە بەڕێز، سپاس بۆ ئێوەش ئازیزان لە زیندانیانی سیاسی و لە کەسوکاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوان لە نوێنەری جوتیاران، سپاس بۆ ئێوە کەم شەو لەگەڵ ئێمە بوون لە بەرنامەی پانۆراما. گەورەیتانوان بینەرانی خۆشەویست لە کەلاری ناوەندی داری گەرمیان و مەڵبەندی شەهید و ئەنفالکراوان پانۆراماتان پێشکەش کرا تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرە مەرشاد بن.